بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على سيد الأولين والآخرين محمد وعلى آله وصحبه أجمعين. اللهم لا تجعل مصيبتنا في ديننا، ولا تجعل الدنيا أكبر همنا ولا مبلغ علمنا ولا إلى النار مصيرنا، واجعل الجنة هي دارنا، اللهم آمين. برایان و خوشکانی بەڕێز لە هەر کوێ هەن، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوای تەعالا بڕژێ بەسەر هەموو لایەکتانە. خۆشحاڵین شەوێکی تر، پارشەوێکی تر لە پارشەوە پیرۆزەکانی مانگی ڕەمەزان بە خزمەتتان گەشتینەوە بە ئومێدی ئەوەی بتوانین پێکەوە لە خزمەتی فەرمایشتەکانی خوای پەروەردگار و پێغەمبەری نازداردا بین صلی الله عليه و آله وسلم. لە ئەڵقەکانی ڕابردوودا باسی نەخۆشیەکانی دڵمان کرد، ئەو نەخۆشیانەی کە پێویستە هەموو ئینسانی بڕوادارێک لە دنیادا حسێبی بۆ بکاو ئاگای لێبێ، تاوەکو هەچی کردەوەی چاکی هەیە لە ناوی نەبات. ئەمڕۆژ باسی نەخۆشیەکی تر لە نەخۆشیەکانی دڵەکەین کە پێویستە خاوەنەکەی هەموو تەمەنی بکاتە قوربانی بۆ نەمانی ئەو نەخۆشیە، هەموو تەمەنی لە خزمەتیا بێتانەی هێڵێ. ئەویش نەخۆشی ڕیایە لە کردەوەدا و لە گوفتاردا، لە کوردی پێوترێ ڕووپامایی. ئەوەیە کە قسەیەک ئەکەین، کردەوەیەک ئەنجام ئەدەین لەبەر خاتری خەڵک. ئینسان جاری وایە کردەوەی چاک ناکات، بەڵام ئەگاتە ناو جەماعەتێک کردەوەیەکی چاک ئەنجامەدا لەبەر خەڵک. إظهار العبادة لقصد رؤية الناس، وەکو ئیبن حەجەرە فەرمێ. ئەوەیە کە عیبادەت و بەندایەتیە کە نەی کردووە، شیان شێوازەکەی کە پێشتر نەی کردووە، بەو شێوازە لەسەری بەردەوامە بێت لەبەر خاتری خەڵک. نوێژە بەڕۆژووبوونە لەبەر خاتری خەڵک ئەنجامی ئەدات. جا هەندێ جار هەموو کردەوە کە لەبەر خاتری خەڵک ئەنجامەدا، وەکو ئەوەی کە نوێژ ناکات، ئاهلی نوێژ نییە، کاتێک لە ناو جەماعەتێکدا بێ ئەڵێن با نوێژکەین بۆی تەریق نەبێتەوە، ئەویش هەڵەسێ لەگەڵانە نوێژەکات. ئەمە ڕیایە. ڕیا ئینسان وا لێکا کە تاوانەکانی لەناو بچن، چونکە قورئان زۆر هەڵەشەی لێ کردووە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمایشتە شیرینەکانە ئاماژەی پێ کردووە کە ئینسان ئەبێ وریای بێت، ئەبێ ئاگای لە ڕیا بێ لە کردەوەکانیدا. چەندین کەسەیە خێرەکەن، بەڵام مەبەستیان پێ ڕیایە. خوا پەنامان با نوێژەکەن، قسەی چاکەکەن، ئامۆژگاری خەڵکەکەن، قورئان بە خەڵکەڵێن، بەڵام لە ئەسڵدا لەوا چێ مەبەستیان ڕەزامەندی خوا نەبێ، بەڵکو ئیخلاصی تەواویتیانیە و ڕیای تێکەڵ بۆ. خوا پەنامان بە. جا هەندێ جار ڕیاکە لە هەموو کردەوەکەدایە، هەندێ جار ڕیاکە لە بەشێک لە کردەوەکانیدایە. تەماشاکەن قورئانی پیرۆز، خوای پەروەردگارە فەرمێ: يا أيها الذين آمنوا لا تبطلوا صدقاتكم بالمن والأذى كالذي ينفق ماله رئاء الناس. ئەی بڕواداران، خێر و چاکەکانتان، سەدەقەکانتان هەڵمەوەشێننەوە. بەچی هەڵی مەوەشێنەوە؟ بە منەتکردن و ئازاردانی بەرامبەر هەڵی مەوەشێنەوە. وەکو چی؟ خوای تەعالا فەرمێ: كالذي ينفق ماله رئاء الناس، وەکو کەسێک کە ماڵەکەیە بەخشێ لەبەر خەڵک، لەبەرەوەی پێ بڵێن ئەم ئینسانە ئینسانێکی بەخشندەیە، ماشەڵڵا، ئینسانێکی دەستکراوەیە، ئینسانێکە ئاهلی خێرە، ئینسانێکی ڕەزیل نییە، پیاوێکی چاکە. لەبەر ئەمە خێرەکە، ئەمە خێرەکە هەڵەوەشێنێتەوە. بەڕێزان، ڕیا زۆر مشکیلە. ئینسان ئەبێ وریا بێت، ئەبێ وریا بێت لە گوفتاریدا، ئەبێ وریا بێت لە کرداریدا. ئەگەر هەموو دنیا لەسەر دەستی تۆ ببێتە مسلمان، بەڵام مەبەستت پێ خوا نەبێ، خوای تەعالا پاداشتت ناداتەوە. بەڵکو لە دنیادا پاداشتەکە وەرەگری. پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم: من سمع سمع الله به
ومن يرائي يرائي الله به. هەر کەسێک کار و کردەوەیەک بکا بۆی ناوبانگ دەرکات، بۆی خەڵک باسی بکات، خۆی تەعالا وای لێکا خەڵک باسی بکات، ئەنی پاداشتەکەی لە دنیای وەرەگرێتەوە. بۆ کردوێتی بڵێن فڵان کەس عالیمە، خەڵک پێڵێت، بۆ کردوێتی بڵێن فڵان کەس بەخشندەیە، خۆی تەعالا وای یەکا خەڵک ئەو وەسفەی بکات. ئەمە زۆر مشکیلەیە. زۆر بەمان حسێبمان بۆ بابەتی ڕیا نەکردو بەڕێزان، کە بابەتی ڕیا پێغەمبەری خوا زۆر لێی ترساوە صلی الله عليه وسلم. ئەبوو سەعیدی خودرێی جێڕێتەوە، پێغەمبەری نازدارمان ڕۆژێک صلی الله عليه وسلم دێتە ناو هاوڵەکانەوە، سەحابەکان باسی دەجالەکان، دەجال ئاوهایە و ئاوهایە و بێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە فەرمووی من لە دەجال ناترسم بێ، من لە شیرکی شاراوە ئەترسم، لە هاوڵ پەیداکردنی شاراوە ئەترسم. فەرمویان چۆن ئەی پێغەمبەری خوا شیرکی شاراوە؟ فەرمووی ئینسان کردەوەیەک بکە، نوێژێک بکە، لەبەر خاتری خەڵک نوێژەکەی جوان بکات، لەبەر خاتری خوای نەبێ. من لەوە ئەترسم لێتان. بۆیە بەڕاستی زۆر گرنگە ئێمە ئاگامان لێبێ. خوای تەعالا لە ئایەتێکی تردا فەرمێ والذين ينفقون أموالهم رئاء الناس، ئەوانەی کە ماڵەکانیان ئەبەخشن بۆچی؟ بۆ ڕیا. تەماشاکە ئەو ئاەتانەی کە باسی بەخشینەکە ڕیایشی تێدا باس کراوە، بۆ چونکە ئینسان وریا بێ. إن المنافقين يخادعون الله وهو خادعهم وإذا قاموا إلى الصلاة قاموا كسالى يراؤون الناس. نوێژیش بە هەمان شێوە. جاری وای ئینسان کە هەڵەسێ نوێژەکەی جوانەکات، نوێژەکەی درێژەکاتەوە، ئاەتێکی زیاترە خوێنە. لەبەر چی ئەمە ئاکا؟ لەبەر ئەوەی خەڵک بڵێ بەخوا نوێژەکەی جوانە، بەخوا کردەوەکەی جوانە. ئەمە ڕیایە بەڕێزان، خوای تەعالا بە وەرناگرێت. إن الله طيب لا يقبل إلا طيبا. خوای تەعالا پاکە، شتی پاکیش نەبێ بۆ خۆیشی نەبێ، خوای تەعالا وەری ناگرێت. بۆیە هەر لە باسی نوێژدا کە خوای تەعالا فەرمووی وەیل للمصلين فويل للمصلين الذين هم عن صلاتهم ساهون، دوایی فەرمووی الذين هم يراؤون، ئەو نوێژ خوێنانەی کە بۆ ڕیا نوێژەکەن. خوا پەنامان بە. ئینسان کردەوەکانی نابێ بەشی خەڵکی تیابێت، کردەوەکانی ئەبێ بەشی خوای پەروەردگاری تیابێ جەل جەلاله. تەماشاکە پێغەمبەری نازدار صلی الله عليه وآله وسلم لە فەرموودەیەکدا کە ئیمامی ترمزی جێڕێتەوە فەرمێ فەرموودەیەکی حەسەنە. ئەم فەرموودە پێغەمبەری خوا فەرمووی تێیدا تعوذوا بالله من جب الحەزن، ئێوە پەنا بگرن بەخوای پەروەردگار لە جوبی حەزەن یان حوزن. سەحابە بەڕێزەکان ئەم وشە غەریب بوو بەلایەنەوە. فەرمووی نەی پێغەمبەری خوا جوب الحوزن چییە؟ ئێمە لێ حاڵی نابین لەو کەریمە. پێغەمبەری نازار فەرمووی وادین فی جەهەنەمە، کێوێکە دۆڵێکە لە جەهەنەمدا يتعوذ منه جهنم كل يوم 400 مرة. شوێنێکە لە دۆزەقدا خوای تەعالا وای دروست کردووە جەهەنەم ڕۆژانە 400 جار پەناگرێ بەخوا لە خراپی ئەو دۆڵە، ئەوەندە شوێنێکی خراپە. فەرموویانەی پێغەمبەری خوای باش ئەمە کێی تێچێ؟ ئەم شوێنە کوێی تێچێ؟ پێغەمبەری خوا فەرمووی أعد للقراء المرائين. خوای تەعالا ئامادەی کردەوە بۆ ئەو قورئان خوێن کاکە، ئەو قورئان خوێنەی کە بۆ ڕیا قورئان خوێنێ. خوا پەنامان بە. ئینسان کردەوەیەک بکە بۆ ڕیا بێت. بۆیە لە فەرموودە درێژەکەدا هاتووە فەرموودەیەکی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە لە ڕۆژی قیامەتدا شەهیدێکەیەنن، ئالی عیلمێکەیەنن، و هەروەها کەسێکی خێرکەری شەیەنن. شەهیدەکە خوای تەعالا لێ پرسێ لە دنیادا چیت کردووە؟ جیهادم کردووە و هەتا شەهید بووم بۆ ئەوەی کە دیفاع لە دینی تۆ بکەم. خوای تەعالا فەرمێ کەذەبتە، ڕاست ناکەیت. بۆ ئەوەت بوو پێ بڵێن بەخوا کابرا ئازایە، کابرا بە غیرەتە، پێتیان و تەواو بۆ جەهەنەم.
کابرایەکی تر خوای تەعالا هەر لە حەدیسەکەدا هاتووە کە قورئانی خوێندووە و خەڵکیشی فێر کردووە. خوای تەعالا لێ پرسێت، خۆشی عالیمە کە بۆچی قورئانت خوێندووە، چیت کردووە؟ بڵێ ئەی خوای تەعالا قورئانم خوێندووە و قورئانم بە خەڵک وتووە، بۆ ئەو خوای تەعالا ئەفەرمێ نا تۆ بۆ ڕیاد بوو، بۆ ئەوەت بوو خەڵک پێت بڵێن عالیمە، پێت بڵێن زانایە، پێت بڵێن خوێنەوارە، پێت بڵێن قورئان خوێنێکی جوانە، ماشەڵڵا قورئان چەند جوانە خوێنێ، بۆ ئەوەت بوو خەڵک وەسفت کات. ئێ لە دنیایە پیان وتی بۆ جەهەنەم. یعنی کابرا لێ عیلمیش بووە بەڕێزان. تاقمی سێم کە لە فەرموودەکەدا هاتووە خێرکەرێک بووە. خوای تەعالا فەرمێ بۆچی خێرت کردووە؟ چیت کردووە؟ وەڵا خێرم کردووە ئاگام لە فەقیر و هەژار بووە لەبەر خاتری تۆ. خوای تەعالا فەرمێ ڕاست ناکەیت. لەبەر ئەوەت بۆ بڵێن ماشەڵڵا کابرا سەخیە. ئێ لە دنیای پیان وتیتەوە پاداش دەکەی خۆت بۆ جەهەنەم. ئەمە زۆر خەتەرە بەڕێزان. ئینسانە بێ وریا بێ ئەم نەخۆشی ڕیایە کاتێک داخڵی دڵت بوو زاڵبوون بەسەریدا زۆر قورسە، زۆر قورسە بەڕێزان. یعنی ئینسان هەتا ئەگاتە ئەو مەرتەبەی کە چەندێکی پێخۆشە تاوانەکانی بشارێتەوە، ئەوەندەشی پێخۆش بێت چاکەکانی بشارێتەوە، زۆر قورسە. هەنی بگاتە پلەی ئیخلاص. بۆیە ئەم نەخۆشیە زۆر خەتەرناکە ئازیزان و خۆشەویستان. ئیمامی عەلی قاعیدەیەکی داناوە بۆی کە ئینسان بزانێ ئایا ئەو نەخۆشی ڕیایی تایە یان نا. فەرموویەتی سێ نیشانە هەیە. کەسی ڕیاباز سێ نیشانە هەیە. کاتێک کە بەتەنها بوو لە عیبادەتا سستە، تاقەتی نییە. کاتێک کە لە ناو خەڵکا بوو زۆر حەزی لە عیبادەتە لەبەر خەڵک. و هەروەها ئەم ئینسانە صفاتێکی تر لە صفاتەکانی ئەوەیە کاتێک سوپاسی بکەن کردەوەی چاکەکە، بەڵام کاتێک زەمی بکەن واز لە کردەوەی چاکەیەنێ. کێمان لەگەڵایە؟ کاک زریان؟ کاک زریان؟ کاک زریان؟ السلام عليكم. دیارە الو الو پەیوەندیەمان لەگەڵا نییە؟ الو الو جا بەڕێزان و خۆشەویستانم الو دیارە کاک زریان؟ بەڵێ مامۆستا جان سلام عليك. مامۆستا جان ئەو برا بەڕێزەمان دەنگی نایەت. مامۆستا جان کاک زریان گوێت لێمە؟ بەڵێ مامۆستا جان بەڵێ. فەرموو کاک زریان گیان. مامۆستا جان سلام عليك. کاک زریان؟ الو دیارە پەیوەندی ئەو برایەمان نازانم نەما. بەهەرحاڵ هەتا پەیوەندیەکی تر دێتەوە بەڕێزان. ڕیا زانایان زۆر لی ترساون و زۆر حسێبیشان بۆی کردووە ئینسانە بێ وریای بێت، چونکە بەڕاستی ئینسانێک بەیانی تا ئێوارە خەریکی درەو بێ و مەڵۆکۆ کاتەوە، ئێوارەیش بۆ خۆی گڕێکی پێوە نابی سووتێنەوە شێتیە. ئەم ئینسانەش کردەوە چاکەکە ئاکات، عیبادەتەکان جامەدات، بەڵام لە کۆتاییدا بۆ خەڵکێتی، لە کۆتاییدا لەبەر خەڵکێتی، لە کۆتاییدا ئەوەیە ئەم کردەوەی بۆ یاکە بۆی خەڵک سوپاسی بکە، بۆیەتی سوپاسی بکەن، و ئەگەر سوپاسی نەکەن نایکات. هەنێ ئەگەر دەستخۆشی لێ نەکەن ئەم کردەوەیە ناکە، کەو زۆر مشکیلەیە. یعنی ئینسان بگاتە ئەو مەرتەبەی کردەوەی چاک نەکە لەبەرەوەی فڵان کەس دەستخۆشی لێ ناکات، سوپاسی ناکات. کێمان لەگەڵایە؟ کاک ئیبراهیم؟ بەڵێ مامۆستا گیان باسی. باشی کاک ئیبراهیم گیان؟ قوربانی مامۆستا باسی. خوا بتپارێزێ یا ڕەبی. وەڵام مامۆستا پرسیارێکم بوو سەرایەح لە ماڵاکەم ویشە نییە بێژی وەڵا ناتوانم بەجی وا فێر بوومە لە ماڵەوەی کە تەراویح لە ماڵا دروستە مەبەستەوەیە؟ بەزا مەبەستمەوەستا. ئەی بۆ ناچی بۆ مزگەوت؟
والله بيجم بوناسم نعزان تدير عليه خويا لمالو يرك حيكم بس بو ناس يعني إرادة خواه سوما جار سوما بس جار واش إلى مالي كاك إبراهيم إرادة خواه ناسي والله دي يعني دين خوم يعني شلون بيجي نعزان بيجم شلون نعزان والله كاك إبراهيم إن شاء الله نخوشهم يا هنا نخوش اثنين لا بس يا ساق الحمد لله جار وايا سمو جار وايا ناس لا مالي كم عاوا والله كاك إبراهيم رمضان فرسته براستي والله هەوڵ دەبا لە دەست نەچێ تا سەر ڕەمەزانی پار نەچووی بۆ تەراویح خۆ ئێستا پەشیمان بیت بەخوا ئەم ڕەمەزانەش لە دەستە چێت تەراویحیش بەس لەم مانگی ڕەمەزانەدایە ئاوا خۆت گورج و گۆڵ کرد و ئەوەندەی نەماوە کاکە بەخوا ئەڕۆیتە مزگەوت و موسڵمانانە بینی یعنی لەزەتێکی تایبەتی خۆیت تەراویح ینی ڕاحەت ینی باوەڕکە لە ڕووی جەستەییەوە زۆر مرتاحە بیت بەتایبەتی مزگەوتیش خێرێکی تایبەتی ئینشاڵڵا وەڵامی شتە دەمەوە کاکی ئیبراهیم لەسەر دروستی و نادروستی بەسەر چاو کاکی ئیبراهیم گیان خوای گەورە بتپارێزێ یا ڕەبی کاک ڕێبازیان السلام عليكم ورحمة الله وبركاته موسجة عليكم السلام ورحمة الله وبركاته هم كاتب هم كاتب باش بس خوشي برنامج اللي كم خوای گەورە بتپارێزێ یا ڕەبی سپاسك ما زين ما مسجان أما بيجنيارك إنك برسيارك بەڵێ وتيان شتك شو لا ملاك ما مسجان تو أزاني أم قرآن لم سرتا أو سرباسي شيكا وتينا والله قلت دي من أزانم لم سرتا أو سرباسي شيكا ملاك هو ترى كرفتيكا لا شو تو شي أزاني ما مسجان أزانم بوكو تراكي تدي فرم زان مالتي قلت لم سرتا أو سريالي ساق بكم خرافة مكة وهاي بلام إيمس همي أزاني بباشيش أزاني بلام تشيا أمانوية لسوسيكا لفنايكا لشوينيكا دولار جنابتان بدز ملايكي نزانوا يعني اشتاق بخومان بدز بيني أما ناكات قال كردن لا أخوي قورة يعني هيك كسيك ناتواني فير لوكا بلام أتواني فير لخوماكي جوانە زۆر زۆر کاک ڕێبەر خوای گەورە بتپارێزێ هەر یەکە لە ئێمە ئەزانێت خراپە چییە و چاکە چییە یاخود گوناحە چییە و خێر چییە چاکە چییە و گوناح چییە وایە ڕاستە فەرمووی خوا لێت ڕازی بە کاکی ئیبراهیم سەلامە زیارە خوای پەروەردگار بۆ خاتری ناوە جوانەکانی خۆی بتپارێزێ لە دەرد و بەڵای دنیا و قیامەت یا ڕەب العالەمین دایکی دەریا السلام عليكم ماما سجان عليك السلام ورحمة الله وبركاته ماما شاخوان باشي بقربانك خەریکە تۆمان بیرە چێتەوە بۆ دوعا قربانك خوالد رازي بمالو منال باشي ماما خوا سجان بتپارێزێ خوا بتپارێزێ خوشکە سەر بەرزێ خوالد رازي بي ودست خوشي برنامجك ديكم دست خوشي لبياني كنترولكم یا ڕەبی خوای گەورە بیان پارێزێت لەگەڵ جەنابیشتە من لقل خموس المالان وماما سجاني كنالي بانقواز وكنالي تيام ماما سجان برشاركم هو من بارشيو كإيواران أخوم يعني أود تمنى بحفتة صالة شو نرجع كان مناكم يعني مدركاتك بلام كساعات شيء هلا سنبو بارشيو إنجا نرجع شو نرجع كان أكن فيه شوي بان بفرمي يعني فيش أمكاتنا والسلام عليكم ورحمة الله وبركاته. خوالت رازي بيا أخو إن شاء الله والله أنت دم ودايكي دري خوش كسر برزكم بس هردو تشاوم بس هردو كاك محمد يان السلام عليكم باش ما مستجان عليكم السلام ورحمة الله وبركاته مريتي تاو كمان مستجان خوي ما مستجان العيد شاركم أبو بلى ما مستجان بيش بريموس إدارة باز نبو كابرك خوا خير بن سيغوتورم دكانش دادرين بنيوي دكان كمان دانا بنيوي قلت أم باركي همود دم قلت أتو نيوي بدا أنا عفوا عني بنيوي بكم قلت لأساسا نيوي بوا بلام أو قلت أم باركي همود دم تقريبا يتشيش استفسار ورقم ببكات أنا مثلا استعمل ده أما جانا لدهات دكاني مثلا سقى زكام ده يدموا أذا كابرا قلتي أجر زكاة تيدا شيتن ودي جري أود الدنيا مش قلت والله هي تفرز بما مستعية كم برنامج مش كزكاة فرنسي وكو أجر ويا كاك محمد بس أمن بس ما مستجان عفوا أمن بشوي جان الرجال هي إتاك الحمد لله بلام كريتيشم
بەڵام خێزانیشم عەفو باو قسەوەش برێم چکە شتەکە باڕوونتربی خێزانیشم زێری خۆی فرۆشت بۆمارێ داچی ئەوان بابرێن ئەوەیان کرد خانیان دروست دەکرد ئەو زێڕە ئیمورچی خێزان بە بای 4 ملیۆن و نیوی بوو ئەوەندە دەتوانە برێم ئەوەندەم لە قەردا ئەوەش ئی خێزانمە زێڕەکە دایکێوان ئێستا کە ئەمن تقریبا 54 وەرقم مایە دوکانێ هەنە بەڕادایکمەوە بەڵام 54 وەرقم مایە ئایا ئەو زەکاتە لە بۆ من دەشێ یان ناشێ کرێتیشم بەس بژێوی ژیانی ڕۆژانم باشە یعنی ڕاستی ئینسان ئەوەی نەکات لە خۆی بزیاتی باشە خۆم پێ دەژێندرێتن بەڵام وەکو قەردارم کرێتیشم پارەکی خامەی وهاشم نییە بریم وڵای بدەمەوە قەردەکەین مەگەر ئەم دەداهاتی باڵێن مانگانە لە داهاتی دوکانێک بدەمەوە کابرای ئەزی وتم ئایا ئەو زەکاتم پێ دەشێ یان ناشێت ئینشاءڵڵا وەڵامتە دەمە کاک محەممەد بەسەر هەردوو مامۆستا گیان خۆی گەورە دەزانکرد داتەوە بەسەر هەردوو چاوم بەسەر هەردوو چاوم بەسەر چاو کاک سالار الو کاک سالار گیان مامۆستا جان سلام علیکم عليكم السلام ورحمة الله وبركاته مامۆستا جان وڵات یارێکم هەبوو لە خزمەتتان قوربانە بم مامۆستا جان من موازم دەف و هینی بینامێهی کرێ ساڵانە کۆمەڵە کرێ وەرەگری چۆن کاک سالار گیان دووبارەی کەرە خوا زەحمەت موادی کرێن هەیە ئاسم بڵێن ها دەف و قاڵبی کرێ ئابۆی لێن پێ نازانم سەوتەکە زۆر لێ حاڵی نابم کاک سالار گیان مامۆستا جان گیان لێن تێگەی ئێستا سەوتە باش ئەگەر ئاوا بمێنێتەوە بڵێن موادی کرێن هەیە بڵێن مانگانە کرێ وەرەگری تا کۆیەکەیتەوە ساڵانە هەموو ساڵێک پارگەمە نازانم سەوتەکە کزە بێ برایانی کۆنتڕۆڵ مامۆستا کاک سالار گیان نازان مۆبایلەکە لە سەوت خارجیە یان دووری خەیتۆ لە دەمت داخلی مامۆستا هەندێک جار نازانمە خوا لێی تێ ناگەم قەتعی تایە تۆزێ مامۆستا جان گوێ لێنا گوێم لێت ئەگەر ئەوە بمێنێتەوە عیبی نییە بەس ئەوە نامێنێتەوە مامۆستا گیان یارەکەم ئەوە بوو پارەکە لەگەڵ هینەکە لەگەڵ کرێکێک کە هەمان بووە چەند ساڵە زگاتمان لەداوە بەس ئەم ساڵ پارەکەمان سەرف کردووە ئایا ئەوەی کە دراوە بە کرێ لە پارەوە تا ئەم ساڵ تا ئەم ڕەمەزانە ئەوە زەکاتێکەوێ کاک سالار موادت هەیە دەی بەکرێ جەنابەت بەڵێ بەڵێ موادەکە چییە؟ هی بینە دەک و خاڵ و ژنی بینە ئەیدەی بەکرێ بەڵێ ئەجا پرسیارەکەت ئەوەیە ئایا ئەو موادانە زەکاتی تایە؟ موادەکە بڵێن کرێکەی زەکاتی تیا بوو هەموو ساڵێنە کرێکەی زەکاتمان داوە هەموو ساڵ بەس پارەکەمان کۆکردە بەس ئەم ساڵ پارەکەمان خەرج کردو ئەنجا مامۆستانی بەڕێز دەڵێن لەبەرەوەی پارەکە خەرج کراوە زەکاتی نییە ئەم ساڵ حاڵی بێ مامۆستا ینی ئێوە ئەو پارەی کە پەیاتان کردو ئەم ساڵ خەرجتان کردووە؟ ئەم ساڵ بەڵێ ئەم ساڵ خەرجمان کرد ئێستا هیچ تامەدەستەوە نییە؟ ئێسانە بڵێ پارەکە سەری بۆ خەرجمان یعنی نەماوە ئەو پارەی پەیاتان کردووە نەماوە بە کورتی بەس کرێەکە بڵێن وەرگیراوە بەس خەرجمان کرد بەس هەموو ساڵێک کرێەکەمان کۆ کردوێتەوە لەگەڵ پارەی خۆمان زەکاتمان لێ دەرکردووە ئینشاءڵڵا وەڵامتە دەمە کاک سالار بەسەر چاو قوربان مامۆستا خوای گەورە بتپارێزێ خوا لێت ڕازی بێرچەنێ تۆزە بە منقەتعی تێگەیشتم بەڵام ئینشاءڵڵا وەڵامتە دەمەوە پەیوەندی ترمان نییە برایانی بەڕێز جا بەڕێزان و خۆشەویستانم بەڕاستی ئەم بابەتە گرنگە هەموو لایەکمان بە ئەوترێ بەعینی ئەعتیبار وەریگرین بابەتی ڕیا بەڕێزان ئەم بابەتی ڕیایە لە دنیادا کەسی لەسەر محاسەبە ناکرێ ئەم بابەتی ڕیا شتێک نییە کە دراوسێکات ڕەفیقەکات ئاگای لێ بێمە خوا ئاگای لێیە ئەمە شتێکە پەیوەندی بە دڵەوایە کاتێک کە خێرەکەی بە تایبەتی ئەمڕۆ بەداخەوە زۆر جار ئیخلاص لە خێرکردنا کەم بووەتەوە یعنی کابرا 1000 دینارە بەخشێوێ خەڵک پێی بزانێت کابرا شەو نوێژەکە ئەوێ خەڵک پێی بزانێت شەو نوێژەکە ئەوێ خەڵک پێی بزانێت ئەمە زۆر خەتەرە بەڕێزان یعنی ئینسان بێوێ کردەوە چاکەکانی هەموو خەڵک بیزانن بەڵام تاوانەکانی کەس نەیزانێت
قەینا تاوانەکانی کەس نیە بەڵام ناکرێت کردەوە چاکەکانشی هەموو خەڵک بیزانێ 10 دینار بدات هاتیوێک باسی کاو و ئەم ئینسانە قورئانێک بخوێنێ باسی کاو وەڵام ساڵەوەندە ختمەی قورئانم کردووە و بەڕێزان باسکردنی کردەوەی چاکە هەموو کات ڕیا نییە بەڵام زۆر جار بەرەو ڕیاچێت ئیسە خێرکردن باشکرا دروستە سرڕەوە عەلانیە ئینسانێک ئەگەر یەقینێ بێت تووشی ڕیا نابێ هیچ ئیشکالێکی تیان نیە بە تایبەتی موئەسەسات بە ئاشکرا خێر و سەدەقەکان بگێنە هەژاران چونکە خەڵک ئەی بینێ ئەوەی کە داوێتی ئەی بینێت بەڵام بەڕاستی ئەو کەسەی کایکا بێ وریا بێت ئەبێ وریا بێت تووشی ڕیا نەبێت تووشی ڕووپامایی نەبێت ئینسانێک ناکرێ دەنگی خۆی بە قورئانەوە خۆشکە تەنها لەبەرەوەی کە خەڵک وەسف و سەنای بکەن و ماشەڵڵا دەنگی خۆشە ماشەڵڵا قورئانێکی جوانە خوێنێ ماشەڵڵا تەجویدێکی باشە زانێ ماشەڵڵا وتارێکی جوانەدا ماشەڵڵا بەلاغەت و فەساحەتی هەیە ئەمە خوا محاسەبە ئەکات من سمع سمع الله به ئەم کردەوانە هەر کاتێ بۆ غەیری خوا بوو ئەبێ بڕۆی داوای پاداش لە غەیری خوا بکەیە بزانە کردەوەیەک بۆ خوا بوو داوای پاداش لە خوا بکە بەڵام کردەوەیەک بۆ غەیری خوا بڕۆ داوای پاداش لە غەیری خوا بکە لە قیامەتە خوای گەورە ناداتێ بۆیە زۆر گرنگە ئێمەی موسڵمان پێش ئەوەی کردەوەیەک ئەنجام بدەین تەماشایەکی نێتی خۆمان بکەین من بۆ دێم ئەم وتارە بدەم تۆ بۆ ئەچی بۆ تەراویح تۆ بۆ چی بۆ نوێژی جوموعە تۆ بۆ ئەم خێراکەیت بۆ دەستگیرۆی هەژارانەکەی لەبەر چی یعنی ئەو زۆر گرنگە بەڕێزان پێش هەموو کردەوەی ئینسان بە ئیخلاس یا بچێتەوە چونکە زۆر خەتەرە یعنی ئینسان کردەوەیەک بکە خۆی پێوە ماندوو بکە خۆی پێوە هیلاک بکە لەبەر خاتری خوایش نەبێت بەڕاستی ئەمە کارەساتێکی زۆر گەورەیە ئینسان ئەبێ ئاگای لەم نەخۆشیە بێ ئەمە نەخۆشیەکی دەرونیە ئەمە نەخۆشیەکی دەرونیە بێ زۆر وریای بینە وولایەکمان چارەسەری بکەین وردە ڕای بێنین لەسەر ئیخلاص لەسەر ئەوەی کە هەموو کردەوەکان مەبەستمان پێ خوا بێ جەلە جەلالوه کاک زریان دیارە پەیوەندی کرد پەیوەندیەکەی بچڕاداوە لێبوردنی لێکەین کاکی برایم فەرمووی لە ماڵەوە تەراویحەکەم ئایا دروستە تەوەن تەراویح لە ماڵەوە دروستە هیچ ئیشکالێکی تێدا نییە بەڵام بەڕاستی خێرەکەی فەزڵەکەی گەورەترە ئینسانێک کاچێ بۆ مزگەوت بێجگە لەو هەنگاوانەی کە بەرەو مزگەوتە ئینە خێرە ئەچێتە مزگەوتەوە قاچی ڕاستی پێشەخا خێرە دوعای چوونە ژوورەوە خوێنەی خێرە مسلمانێکە بینێ تەوقەی لەگەڵداکا خێرە دوای دێتە دەرەوە دوعای دەرچوون لە مزگەوت و قاچی چەبی پێشەکە یعنی ئەم هەموو خێرە نەشاڵێکی پێدا لە عیباداتدا ئەمانە هەمووی خێرێکی گەورەیە پاشان زیندووکردنەوەی ئەو شەعیرە و قەرەباڵغکردنی مزگەوت دەرخێرە وەکو دروستی کاکی برایم دروستە بەڵام بەڕاستی مادە مزگەوتەیە لە نزیکت هەوڵدە لە مزگەوتدا نوێژی تەراویحەکانت بکە چونکە بەڕاستی ڕەمەزان ئەڕوات ڕەمەزان ئەڕوا کۆتایی دێ بەرنەچوونت هێز و توانات زیاد ناکات بەچوودنیشت هێز و توانات کەم ناکات هەر شەیطانە جاری وای وامان لا خۆشەویستەکە کە تەراویحەکان لە ماڵا بکەین بەخوا ڕەمەزان فرسەتێکی گەورەیە بەڕێزان خوای تەعالا و شەو نوێژەی کە شەوان ئینسان هەڵەسان ئەنجامێدا ئێستا هێناوێتێ پێشەوە هێناوێتی بۆ دوای نوێژی عیشا جا کاتێ و تەراویحاکەی ڕاحەتێکی نەفسی تاقەتێکت بۆ ئەگەڕێتەوە بۆیە بەڕاستی وەسیەتت بۆ کەم برا شیرینەکەم تەراویح لە مزگەوتا بکە و ئەگەر لە ماڵی شۆ بیکە هەر دروستی ئینشاءالله هیچ کێشەیەکی نییە کاک ڕێبوار دیارە نمونەی شێتێک و مەلایەکی گێڕایەوە بۆمان خوای گەورە پاداشتی بات و باسیەوە کە قورئان باسی چییە کات بالفعل وایە هەموو قورئان ئەڵێ فەرمانمان پێکات چاکە بکە و فەرمانمان پێکا خراپە نەکەی ئەو دوو شتەی تایە قورئان بەڵام تەفاسیلی ئەم شتانە لە قورئاندا و لە فەرمودەکانی پێغەمبەری خوادا هاتووە صلی الله عليه وسلم
بەڵام لەگەڵ ئەوەشدا ئینسان گرنگە بزانێ خراپەکان کامیان زۆر خراپن و چاکەکان کامیان زۆر چاکن، چکە چاکەکانیش مەڕاتیبن، خراپەکانیش مەرتەبەیان هەیە، پلەبەندی کراون. مەسەلەن ڕیا یەکێکە لە تاوانە گەورەکان، کەبائیری ذنوب، تاوانە گەورەکان، بەڵام تاوانی ترمانەیە تاوانی گەورە نییە. کردەوەی شەروایە، بۆیە بەڕاستی بالفعل ئیسلام، قورئان، فەرمایشتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەمووی هەر باسی ئەوە ئاکات. دایکی دەریا خوشکە بە ڕێزەمان خۆی گەورە بیپارێزێ، پرسیاری ئەوەی کرد کە شەو نوێژەکان ئەکاتە پێش پارشێو، واتە بۆ نمونە ئێستا هیچ ئیشکالێکی تیا نییە، ئینسان لە دوای نوێژی عیشاوە مەسەلەن تەراویحیش نەکات، بخاتام کاتەوە، هیچ ئیشکالێکی تێدا نییە، واتە تەراویح مەرج نییە لە دوای عیشاوە بێت، خەڵکێک نیوە شەوەیکا قەیچەکە ئیشکالی تێدا نییە. و ئەو خوشکە بە ڕێزەشمان کە ئەی خاتە پێش پارشێوەوە، جا نێتی شەو نوێژی لێنێت، نێتی تەراویحی لێنێ، هەنیەتی هەرچێکی لێنێ، ئیشکالی تێدا نییە. بەڵام ئەگەر ئێوارە تەراویحی کرد و ویترەکانیشی کرد دوایی پێش پارشێو کە هەستا شەو نوێژی کرد، با ویتر دووبارە نەکاتەوە. ئەنی دروستە ئینسان ئێوارە لە مزگەوتدا بۆ نمونە 11 ڕکات نوێژ بکات، یان لە ماڵەوە 11 ڕکات نوێژ بکات دوای عیشا، 4 تەراویح و 3 ویتر، ئەوە 11، 8 تەراویح و 3 ویتر، ئەمە 11. شەویش کە هەڵەسێ شەو نوێژەکە 8 ڕکعاتی شەو نوێژەکە دروستە، بەڵام نابێ ویتر دووبارە بکات، چونکە لە شەوێکدا دوو ویتری تیا نییە، لا ویترانە فی اللەیل، هیچ ئیشکالێکی تێدا نییە. خوشکە سەربەرزەکەم کاک محەممەد دیارە باسی ئەوەی کە دوکاندار بوو حاصل تەفاسیلێکی باس کرد، ئەڵێ من ئێستا کرێچیم و قەرزاریشم، بەڵام ئەوەی ڕۆژانەی پێیەکەم سوپاس بخوا بەشمەکە ئەوە وتوە ئایا زەکاتم پێشە یان نە بە کورتی. کاک محەممەد گیان طبعا ئەگەر ئەوەی ڕۆژانە پەیدایەکەیت بەشی بژێوی ماڵ و منداڵت بە تەواوەتی پەیدا ئەکەیت و ئەشتوانی لە نزیکترین کاتە بەو داهاتە قەرزەکەت بیتەوە وەری مەگرە. یعنی بۆ نمونە جەنابەت مانگی $1000 پەیاکەیت، ئێتۆش بە $500 ئەژیت، $500 بۆ قەرز، ئەو کاتە وەری نەگری باشە. بەڵام ئەگەر تەمەن کاتێک ئەڵێمەوەنانی بە کرێچیەکەیش بە کرێی خانووەکەیشەوە، ئەگەر ئەوەی کە پەیایەکەی هەر بەشی کرێخانوەکە و هەر بەشی بژێوی ڕۆژانەتەکە، ئەوە هەتا قەرزارێکت ئەدەیتەوە وەریگرێ، ئیشکالێکی تیان نییە، چونکە قەرزارێکێکە لەو تاقم لەو سنفانەی کە زەکاتی پێشت، بەڵام قەرزەکەی لەسەر شتێکی مەشروع بێت. طبعا خەڵکی وایە قەرزی کردووە، یعنی خۆی خەڵەتێنێ زەکات وەرەگرێ، کاکە بۆ قەرزت کردووە، وەڵا قەنەفەیەکم کڕێەوە بە 20 گەڵا قەرزار بووم، وەڵا سیارەکەم گۆڕیوە بۆ مۆدێلێکی تازە، ئەمە زەکاتی چی کاکە؟ ئەمە بەڕاستی ئینسان خۆی نەخەڵەتێنێ. ناکرێت کابرا قەرزارە، یەکی قەرزارە لەبەرەوەی پارەی کانوێلای نەبووە، پارەی نەشتەرگەری نەبووە، یەکێکیش قەرزارە چونکە قەنەفەی 20 گەڵایی کڕیوە، وەکو یەک تەماشا، وەکو یەک تەماشا ناکرێن ئەم دوو قەرزارە. ئینسان بینی خۆی خوا صاف کات، یعنی خۆی مرتاح کام جاوەرگرێت. بۆیە کاک محەممەد گیان جەنابەت هەتا قەرزەکەت ئەدەیتەوە، مادام قەرزەکەت ئاوە بۆ کە باست کرد، هەتا قەرزارەکەت ئەدەیتەوە زەکات وەرگری ئیشکالی تێدا نییە، چونکە ئەم قەرزاری دووەم کرێچیشی ئەوشی کە بەشتەکە وەکو خۆی باسی کرد، بەشت ئەوەی پەیدایەکەی بەشی بژێوی ڕۆژانەتەکە و لێ زیاد نییە. کاک سالار پرسیاری ئەوەی کردەوەی کە لێ حاڵی بووم، موادی هەیدا بەکرێ، طبعا ئەم موادە کایدەی بەکرێ کاک سالار کو تەفاسیلێک لە ئەسڵی موادەکان زەکات نییە. بۆ نمونە جەنابەت سیارەت هەیدەی بەکرێ، شۆفڵت هەیدەی بەکرێ، یان موادی بینات هەیە، موادی بینات هەیدەی بەکرێ، لە ئەسڵی موادەکان زەکاتی تێدا نییە. لە کرێکەی ئەگەر کرێە و موادانە کۆ بوویەوە خەرجتان نەکرد، کە جەنابەت فەرمووت خەرجمان کردەوە، ئەم ساڵ خەرجتان نەکرد،
ساڵێکی بەسەردا ڕۆشت و نیسابی زەکاتی تەواو بوو ئەوە زەکاتی تێدایە. بۆ نمونە ئەم ساڵی ڕابردوو ئیشت کردو، ئێستا کە کۆیەکەی تۆ پارەکات 3 ملیۆن دینارت ماوە هی ئەو موادانی کە داوتە بکرێ، لەم لایشەوە 4 ملیۆن دیناری تردی ئیشێکی ترت ماوە، ئەو دوانە کۆکەی تۆ پێکەوە زەکات دێتی، ئەوە کاتە 7 ملیۆن پێکەوە زەکات دەدەی لە هەر ملیۆنە 25,000 دینار. بەڵام کاتێکە ئەو موادە داوە بکرێ هەر بۆ ئیشی ڕۆژانە، بۆ خواردنی ڕۆژانە، بۆ مەسروفاتی ڕۆژانە سەرفت کردووە، نەخێر زەکات نییە، هیچت نییە. ئەوەی کە بەو موادانە پەیات کردووە سەرفت کردووە، خەرجت کردووە، زەکات لە هیچ دانیە لەو کاتەدا، لە ئەسڵی موادەکارزم کردی زەکات نییە و هیچیشت بەدەستەوە نییە کە ئێستا زەکاتی لێ بدەیت. لە کۆتاییدا لە خوای پەروەردگارە پاڕینەوە، یا ڕەبی خوا لە گوناهکان من خۆش بی، لە گوناهی دایک و باوکمان خۆش بی، عاقبەتمان بەخێر بگەڕی یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوای تەعالە ئەو بەڕێزانەی گوێبیستی بەرنامەکەمانن کێشە و مشکلەیەکیان هەیە، یا ڕەبی خوای بۆیان چارەسەرکەی، خوای تەعالە بێ بەهانایانەوە، یا ڕەبی خوای بێ بەهانای هەموو لایەکمانەوە، یا ڕەبی خوای ئەومان لێ بکەیت لە ڕیا و ڕیابازان بە دوورمان کە یا ڕەب العالەمین کردەوەکانمان تەنها لەبەر خاتری تۆ بێ، تەنها بۆ تۆ بێ یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوای کردەوەکانمان بەشی غەیری تۆیتیانە بێ یا ئەکرەم الئەکرەمین. تا شەوێکی تر لە شەوە پیرۆزەکانی مانگی ڕەمەزاندا بە خزمەتتان ئەگەینەوە. هەموو لایەکتان بە خوای پەروەردگارە سپێرم، دوعای خێرتان بۆ بکەم، دوعای خێرمان بۆ بکەن. وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين.